بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان پەرلەمانی کوردستان دانیشتنی ژمارە 9 ئاسایی خولی بەهارەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی ئەنجامدا وەک زۆرێک لە دانیشتنەکانی پێشووتر کارنامەی ئەم دانیشتنەش تایبەت نەبوو بە قەیران و کێشەگەرمەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. پێشنیازی یاسای بەرکارکردنی یاسای فدرالی واژووی ئەلکترۆنی مامەڵەی ئەلکترۆنیەکان کۆبوونەوەکە سێ تەوەری سەرەکی لاخۆگرت بوو کە بریتی بوون لە دەنگدان لەسەر پێشنیازە یاسای گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و خوێندنەوەی یەکەم بۆ دوو پێشنیازە یاسا لەبارەی سەندیکای خاوەن پیشە تەندروستیەکان و پێشنیازە یاسای پاراستنی ئاژەڵان لە هەرێمی کوردستان و بەرکارکردنی یاسای فیدراڵی واژۆی ئەلکترۆنی و مامەڵە ئەلکترۆنیەکان و هەمواری یەکەمی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان. ڕۆژە یاسای گرنگ هەیە ناخرێتە بەرنامەکارە. پەرلەمانتاران نیگەرانن کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ناتوانێت دەست بخاتە سەر ئازاری خەڵک و باز لە کێشە و ئاریشەکانی هاوڵاتیان بکات کە لە ڕابردوودا 46 یاداشت ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە و تا ئێستا بێوەڵام ماوەتەوە. پێویست بۆم ڕۆ پەرلەمان دەستخاتە سەر خودی ئەو ئازارانەی خەڵک ئەو قەیرانەیەک لە دوایەکانی کە ڕۆژانە نرخی بەنزینەمە بێکاریە دانەمەزراندنە گرفتیوانە بێژانە گرێبەستە و دنیای یاداشت تقریباً 46 یاداشت سەبارەت بە پرسی خەڵک و کێشەکانی خەڵک ئاراسی سەرۆکاتی پەرلەمان کراوە کە دەبوو سەرۆکاتی پەرلەمان هەندێک پرۆژەی حکومت بەداخۆ کە دەهێنرێتە پەرلەمان ئەفزەلیەت و سیفەتی بەپەلەی پێدەدرێ ئەوە بەڕێ دەکرێت بەڵام پرۆژە یاسای گرنگ هەیە ناخرێتە بەرنامەکارە. بەشێکی تر لە پەرلەمانتاران پێیان وایە لە ئێستادا هاوڵاتیان گیرۆدەی دەیان قەیرانی جۆربەجۆر بوونەتەوە بەڵام پەرلەمان لەسەر بابەتی لاوەکی کۆ دەبێتەوە. پێشیان وایە ئەم دەستەی سەرۆکایەتیە دەستەمۆی حکوومەتە و بەرنامەی کارەکەی لە خزمەتی حکوومەتدایە. بەداخەوە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بەشێکی زۆر کەمی ئەگەر بابەتێکی تێدا بێ بۆ خەمی خەڵک دەنا زۆرینەی لە خزمەتی حکوومەتدایە ئەم دەستی سەرۆکایەتیە لاوازە بەرامبەر بە حکوومەت پرۆژە و بەرنامەی حکوومەت ئەوەندەی خزمەتی پرۆژە و بەرنامەی حکوومەت دەکات ئەوەندە پرۆژە و خزمەتی خەڵکی نەکردو بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. لەم وەرزی یاسادانانەی پەرلەمانی کوردستان تەنها 9 دانیشتن ئەنجامدراوە لە کاتێکدا دەبوایە نزیک بە 20 دانیشتن بکرایە بەپێی وەرزی یاسادانانیش بێت ئەم هەفتەیە کۆتایی بە وەرزی یاسادانان دێت و پەرلەمان دەچێتە پشووی هاوینە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.